الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان سلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت جارێکتر لە ئەم بەرنامەیە و لە ژیاننامەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم و لە خزمەت سیرەت و سنەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست گەیشتینەوە لەم مانگەیە و حەزمان کرد ئەم ئەڵقەیە بچینە خزمەت خۆشەویستان و خزمانی کەڵەزەردە و لە خزمەت ماڵی بەڕێز و خۆشەویستمان جەنابی کاک شێخ عەتا و کاکە کۆسرەت. حەزمان کردبێنە خزمەتان سڵاوی خواتان لێبێ ئینشاءالله. یاخوا موفق بن ئینشاءالله. ئەستەغفر الله. خوا جەزاتان باتەوە یاخوا. حەزمان کرد لە لادێکانی کوردستانە کە سنەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە زۆرێک لە لادێکانمان کاتی خۆی بە تایبەتی پێش ئەوەی کە لە لادێکان دابگیرێت هەموو لادێ مزگەوتی تیا بوو و سوپاس بخوا مزگەوتەکان دروست کراوەتەوە، هەموو لادێک مەلای هەبووە، زۆرێک لە لادێکان حوجرەی تیا بووە کە فەقەی تیا بووە. حەزەکەین ئینشەڵڵا ئەوە دوایی چەند وتوێژەکەکەین لەگەڵ جەنابی کاک شێخوانە، بەڵام لەسەر ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەختێک کۆچەکا بۆ شاری مەدینە کاک شێخ عەتا جا ئەفەرمێت لەگەڵ حەزرەتی ئەبوبەکرە، حەزرەتی ئەبوبەکر هەموو ماڵەکەی خۆی هێنێ بۆ مەدینە، حەچی پارە و سامانێکە لە ماڵەوە هەیبووە 5,000 درهەمی هەبووە. 5,000 درهەمی ئەو کاتەیە دیناری ئەو کاتە بەپێی ئەو زەمانە زۆر بووە. هەڵی ئەگرەی باتەوە بۆ لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت نەوە ئێمە ئەم هەموو ئەسحابە کۆچەکا بۆ مەدینە پێویستمان پێ بێ لە شاری مەدینەیە کە ئەچنە مەدینە. تامان پێشەوەی بچن حەزرەتی ئەبوبەکر خێزانەکەی لە ماڵ و جێهێڵاوە، خێزانەکەی لەگەڵی ناڕوات. ئەمە زۆر لە سیرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر تیشکی نەخراوەتە سەر، بەڵام زۆر گرنگە. گرنگەکەی لەوێیە باشە حەزرەتی ئەبوبەکر لە یەکەم مانگە لە چەندەم ڕۆژی ئەوەڵی ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بووە پێغەمبەری خوا لە تەمەنی 60 ساڵیە حەزرەتی ئەبوبەکر موسڵمانە بێت، یەکەم کەسە کە موسڵمانە بێ لە پیاوانە. ئەی باشە کەواتە 13 ساڵیش لە شاری مەکەیا بوون، دوای 13 ساڵ کۆچەکەن بۆ مەدینە. ئەم 13 ساڵە خێزانەکەی حەزرەتی ئەبوبەکر ناوی ڕومان بووە. ڕومان موسڵمان نابێت، یعنی تۆ خێزانی حەزرەتی ئەبوبەکر بی، ئەو پیاوە نەرمونیانە هێمنە لەسەر خۆیە، ئەوە نزیکی پێغەمبەری صلی الله عليه وسلم، خێزانەکەی موسڵمان نابێت. کە موسڵمان نابێت بەڵام لە هەمان کاتا کە ئەم پارەیە کۆ ئەکاتەوە هەڵی ئەگرەی با بۆ مەدینە، ئەوە ئەگەر ژنێکی تری یعنی ناموسڵمان بواە کە بەڕاستی حەزرەتی ئەبوبەکری خۆش نەویستایە یا خێزانەکەی نەپاراستایە، ئەی کرد بە هەراوە چوو دەنگ و باسی بڵاوە کردەوە کەوا ئەبوبەکر پارەکەی هەموو بردووە لەگەڵ محەممەد ئاچێ بۆ مەدینە و ئێمە چی بخۆین و بەچی بەخێو بکرین و چی خەرج بکەین و ئەمانە ئەم ئافرەتە ئەوەنە نەجیب بوو ڕومان موسڵمانیش نەبوو، بەڵام ئەوەشی نەکرد، نەیشیوت بە حەزرەتی ئەبوبەکر تۆ ئەم پارەیە بێ ئێمە چی بکەین لێرە، بەڵام سەیری صیفەتی جوانی حەزرەتی ئەبوبەکریش بکەین. حەزرەتی ئەبوبەکر ئەو صیفەتە گەورەی هەبووە 13 ساڵ ئەم ئافرەتە ناموسڵمانی لەلا بۆ تەلاقی نەیاوە. چەند گەورەیە ئەمە. دەی بەجاری وا هەیە یعنی هەر لەسەرەوەی خێزانمان، خوشکمان، کچەکەمان، مناڵێکمان، کوڕێکمان یا کابرا مێردەکەی بە حاڵ تەبیعەتی لێی جیاواز بێت قبوڵی لێ ناکات، لێ قبوڵ ناکە کە ئاوا لەگەڵا بژی. بەڵام سەیری حەزرەتی ئەبوبەکرکەین چەند دەرونێکی گەورەی هەبووە. ئەم خێزانەی 13 دانە ساڵ بووە لەگەڵ یا ژیاوە کافر بووە، ئەبێت چەند و توێژ ڕوویابێ چەند قسە ڕوویابێ لە بەینیانە، بەڵام لە هەمان کاتا تەلاقی نایە، لێی جیا نابێتەوە. کۆچەکە بۆ مەدینە کە کۆچەکەن لەگەڵ پێغەمبەری خۆی صلی الله عليه وسلم شتێکی زۆر سێر ڕووەدا. ئەوی شەوەیە کە تەمەن 5 ساڵ لەگەڵ حەزرەتی ئەبوبەکرا کۆچەکە کە ئەو کۆچە ئەکا بەڕێی مەدینە ئەڕۆن، ئەو ڕێگەیە کە پیا ڕۆشتون جیاواز بۆ لەو ڕێگەی کە خەڵکی مەکە پێچوون بۆ مەدینە، بەڕێیەکی جیاواز ئاڕۆن بۆی کافرەکان پیان نەزان. لە یەک شوێنە ئەگاتە ئەو شوێنەی کە ڕێگەی کاروانی مەکەیە بۆ مەدینە، لەو شوێنە پیاوێک پیان نەگات کە ئەوەش چیرۆکێکی ترەکە بەسەرهاتێکی ترەکە لەوێ ئەوێت تەسلیمیان بکە، بیان کوژێت، بیان باتەوە بۆ مەکە بۆی سەڵوشترەکە وەرگرێت. دیارە ئەوە ڕوونایە ئەوە بەسەرهاتێکی ترە، بەڵام کاتێک کە ئەڕۆن ئەگەنە خێوەتێک ئەگەنە دەوارنشینێک بەس یەک ئافرەتی لێ مێردەکەی هێشتا نەهاتوتەوە. ئەم ئافرەتە ناوی ئوم مەعبەدە.
زۆر مەشهورە لە سیرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەم ئافرەتە زۆر زیرەک بووە. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوا کە بینیوە لەگەڵ حەسەن و بەکرا هاتوون داوایان لێ کردووە کە ئەگەر شتێک هەبێ بیخۆن، ئەوی شەڵێ وەڵاهی ئەو مەڕووماڵاتەمان هەیە، بەس ئەو مەڕەمان هەر زۆر لاوازە، هیچی تیانە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێدە ئەوە بێنە، دەستێنێ بە گوانەکەی و دوعای پیا ئەخوێنێت، پڕەبێ لە شیر، کە پڕەبێ لە شیر زۆر پێی سەیرە بێت. جا وەصفی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم بۆ مێردەکەی دوایی ئەمە مێردەکەی گێڕێتەوە. طبعاً زۆر وەصفەکە دوور و درێژە، بەڵام زۆر زیرەک بوو. ئەڵێ پیاوێک هات زۆر نورانی بوو، زۆر مبارەک بوو، پیاوێک تریشی لەگەڵا بوو، ئەویش بە هەمان شێوە بوو، بە حەسەن و بەکرەڵێ. پێستی دەستی نەرم بوو، سپی بوو، سپی پێست بوو، سپی و سوور بوو. ئینفعالی پێوە دیار نەبوو ئەم پیاوەکە هات، یعنی تند و تیژ نەبوو، زۆر نەرمونیان بوو. دەموچاوی ئەوە مانگە ئەوەنە جوان بوو. اینجا کات ئەگەر تو ڕەبوایە دەموچاوی سوور هەڵەگەڕا، بەڵام لە دوورەوە هەیبەتێکی عەجایبی هەبوو کە لێ ترسای لە دوورە، بەس کە نزیکە بوویەوە لێت هەستە کرد کە قسەیە کرد، قسەکانی ڕێک ئەچوە ناو دڵت، خۆشەویست بوو لەلات، کە پێئەکەنی دڵتەکرایەوە، کە سەیری ناو چاوی تەکرد یەک پارچە نور و ئیمان ئەچوە ناو دڵت. ئەمە وەسفانەیە کە ئەو مەعبەدێکا بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ مێردەکەی یەکا، بە مێردەکەی ئەڵێ ئەو پیاوە کە هات ئامە و جۆر، ئەویش ئەڵێ ئەوە پێغەمبەری خوا بووە، ئەو محەممەد وەکە بانگەوازی پێغەمبەرایەتیەکان. طبعاً پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر شانی لای ڕاستی سەر شانی 5 سانتیم بەرەو خوار لەوێ مۆری پێغەمبەرایەتی تیا بوو، مۆری پێغەمبەرایەتی بە سەر شانی هەتاڵێ ئەفەرمێ بارز بوو، بەرز بوو مۆرەکە بەسەر جسمی پێغەمبەر صلی الله عليه وسلم. هەموو پێغەمبەرێک ئەم مۆرە لەسەر شانی هەیە، یعنی یەک پێغەمبەر نییە لە درێژایی مێژوویە ئەم مۆری پێغەمبەرایەتی لەسەر شانی نەبوو، هەمویان هەیەە و هەموویشی لە شوێنەکانیە ئەم مۆرە کەوا ظاهر بێ. ئیسە بۆ نمونە ئەگەر ئەم دینە دینێکی ظاهری بووایە، هەر ڕواڵەت بووایە، پێنسە مۆرەکە لە ناو چاویا بوو، لە ناو دەستیا بوو. بەڵام مۆری پێغەمبەرایەتی وەکو چۆن دینەکە خۆی غەیبە، ئیمان بە غەیب ئەساسی ئەم دینەیە لە ناو شانیایەتی، یعنی ئەبێ بۆی بگەڕێ ئینجای دۆزیتەوە. کەواتە ئەم دینەی ئێمەش کە ئەفەرمێتەوە ئیمانە بەچی کامڵە بێ، ئامنت بالله وملائكته وكتبه ورسله وباليوم الآخر وبالقدر خيره وشره. خۆ من غەیبە، خۆی من نەخوای گەورە ئەبینین لە دنیا و نە مەلایکە ئەبینین و مەگەر خوای گەورە خۆی بە یەکێک لە دۆستەکانی خۆی یا پێغەمبەران بینی بێتیان، نە کتێبە ئاسمانیەکان لە بەرچاومانە چۆن نازڵ بووە و نە ڕۆژی قیامەتمان لە بەرچاو، نە قەزا و قەدەر، هەمووی غەیبە. کەواتە ئیمان بە غەیب حتا ئەبێ مۆری پێغەمبەرایەتیەکەش تقریبا نەوعێک لە نهێنی تیابێ، هەموو کەس نەیبینێت. ئەو تا سلمانی فارسی بۆیە گەڕێت پێغەمبەر صلی الله عليه وسلم شانی بۆ هەڵەکە تاوەکو بیبینێت. لەبەرەوە حتا لە جەنگی خەندەقا سەحابەکانیش بینیان، سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەنە مانوو بوو جلەکانی سەرشانی کەوتە خوارەوە، سەرشانی مۆرەکەی دەرکەوت. پێغەمبەر خۆشەویست صلی الله عليه وسلم. ئای تاوان شێ خۆشینە. بۆچی ئێمە ئەولای پێغەمبەرین، بۆچی خۆش دەوێت؟ ئێمە ئەولایەوین، ئێمە شێخین، شێخی خاوین، ئەمە باشە سڵاواتی لێ دەیت؟ ئەی چۆن نوێژەکەم سڵاوەتی بۆ نێرم و هەموو شتێک چۆن نوێژەکەین و ڕۆژۆکرین و ڕۆکەینە قیبلە و ئەی چۆن چەند زەرورە لەسەر ڕەوشت و ئەخلاقی و پێغەمبەرە بڕۆین صلی الله عليه وسلم. زۆر زەرورە جاکاکە خۆی لەسەر ڕۆشتیەوە نەڕوا هەر هیچ معناوە هیچ لە دنیا نەگەیوە. بەشێکی زۆر زۆر بە خێراتتانەکەین مامۆستا شێخ فادێژیان لە بەرنامەی شیرین چا خۆشحاڵین بە خزمەتان گەشتین، یاخوا بەخێر بێن سەر چاو. بەنسبەت وتاردانی من لەم گوندەیە تقریبەن ئەلحەمدولیا لە ساڵی 2002 سپاس بەخوای پەروەردگار بەردەوامین هەتا ئێستا ئەلحەمدوللا هەروکو خۆبەخشیش ئەگەر لێمان قوبوڵکا و نەیداتەوە بە ڕوومانە لە قیامەتە. الحەمدوللا وەکو دیەکەشمان من هەر ئاسڵ خەڵکی گوندەکەم وەکۆی کە خەڵی بیشم لە مزگەوتەکەدا، ئێمە خەڵکی یارین لە ئەسڵاونەوەی شێخ حەسەنی گڵەزەرین ڕەحمەتی خوای لێبێ، هەر بە خۆشەویستی باپیریشمانەوە کە لەم دیا خزمەتی کردو و ناسراوە بە شێخ حەسەنی حافظ کە جەنابتان ناویتان بیست و پیاوێکی مەعروف و عابد و عالمێکی گەورە بووە، ڕەحمەتی خوای گەورەی لێبێ. تەنها پیاوە بەڕێزە لێرە خزمەتێکی زۆری کردووە، فەقێ و مەدرسەی هەبووە، میوانخانەی هەبووە. حەسەنی گڵەزەردە و حەسەنی حافظ گیان
نهارێکێک هەرێکێک لەقەبەکەی شەحەسەنی حافظ بووە بەڵێ شێخ حەسەنی سەعدانیشیان پێوتەوە چونکە گڵەزەردە پێشەوەی ناوی گڵەزەردە بێ کە شەحەسەنی گڵەزەردە هاتوێتە ئێرە ناوی سەعدانی بووە سەعدان ئێتە دوایی بەم ڕووی زەمن گۆڕیوانە بە گڵەزەردە ئێتە منیش هەر بە خۆشەویستی و پیاوانە خزمەتی ئێران کردو حەزمان کردووە درێژە بۆ و خزمەتە بین کە خزمەتی ئەم دینە پیرۆزەیان کردووە کە دینی ئیسلامە حەزمان نەکردووە مینبەرەی باپیرمان و مینبەرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆڵ بێت الحەمدولیلا بەردەوامبووین تا ئێستا پامی خوا و پێغەمبەری خوامان صلی الله علیه وسلم بە پێی توانا گەیاندووە خوا گەر لێمان قوبوڵ کە خوا سەلامەت زۆر خۆشحاڵم جا شوێنێکی ئەوە بەرز لە گڵەزەردا و هەموو مسلمانی لێ دیارە و جا ئەلەم کاتەیە ئێمە حەزەکەین مامۆستاکان مانگی مەولودی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەرنامەیەکمان لەسەر تەرخان کردووە حەزیشمان کرد جنابیشتان وەکو مامۆستایەکی بەڕێزکە ڕەنگە ڕاجیاوازیەک هەبێ لە بعضی مەسائلی فەرعیەکەیان باسی مەولودی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕای جنابتان دەربارەی زینوکردنەوەی مەولودی پێغەمبەر صلی الله علیه وسلم و یان زینوکردنەوەی سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن ئەڕوان ئەم باسە جنابتان دیارە ئەم مانگە کە مانگی لە دایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەلو خلافێ ئایا لە چ ڕۆژێکا لە دایک بووە ئایا لە ڕۆژی 12 ڕەبیع الأول بووە یان دێ یان هەشتە یان حەوتە یان 15 یان زیاترە ڕاجیاوازیەکی زۆر هەیە بەڵام ئەوەی کە گومانی تیان نیە و خلافی تیان نیە ڕۆژی کۆچی دوایەکەی دی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە 12 ڕەبیع الأول کۆچی دوای کردووە یعنی ئەگەر قەرار بێ یادی لە دایکبوونەکەی پێغەمبەری خوا بکەینەوە صلی الله علیه وسلم کە خلافەیەتیە بەڵام برنەکەشی کۆچی دوایەکەشی صلی الله علیه وسلم لەو ڕۆژا بووە بۆیە ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یادی لە دایکبوونەکان نەکردوێتەوە وەکو ئەوەی ڕۆژێکیان داناوێ و 12 ڕەبیع الأول یا لە مانگی مەولودا ڕۆژێکیان تەرخان کرد بێ و مانگیشیان تەرخان کرد بێ بەڵکو ئەوان هەمیشە لە خزمەتی پێغەمبەری خوا بوون صلی الله علیه وسلم هەمیشە لە خزمەتی زیندووکردنەوەی سونەتەکانی پێغەمبەری خوا بوون صلی الله علیه وسلم هەموو ژیانیان هەر لەگەڵەوە بوون چۆن هەنگاوەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەڵگرنەوە هەتاوەکو بۆ هەنگاوانە بچنە ناو بەهەشت دیارە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو یادەی بۆ خۆی نەکردوێتەوە ئەوەندەی کە شەرعی بێ لە مەولودی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ لە ڕۆژی دووشەمەدا بەڕۆژوو بن چونکە لەو ڕۆژەدا من لە دایک بووم وەفیهی ولیدتو لە ڕۆژی دووشەمە لە دایک بووم ئەگەر کەسێک پێغەمبەری خوای خۆشەوێ صلی الله علیه وسلم دەیەوێ یادی بکاتەوە با دووشەمان بەڕۆژوو بێ نەک لە مانگەدا بەڵکو لە هەموو 12 مانگەکەی خوادا پاشان تابعین ئەم یادیان نەکردوێتەوە تابعین هەتاوەکو 400 ساڵ لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوور کەوتوێتەوە فاتمیەکان لە میسر کە فاتمیەکان ئەو کاتە دەسەڵاتێکی شیعە هەبووە لە میسرا ئەوان یادی لە دایکبوونی پێغەمبەریان کردەوە صلی الله علیه وسلم وتیان بۆچی گاور و جوولەکان لە یادی عیسا موسەدا سەلامی خوان لەسەر بێ بۆچی ئەوان یادی لە دایکبوونی پێغەمبەرەکان کەم ئێمە بۆ نەیکەینەوە ئێمەش دینەکەمان پێمانەڵێ مخالفەی ئەوان بکەنی مخالفەی گاور و جوولەکە بکەن مەسیحی و جوولەکان بکەن بەڵام تر لەوە هەڵەیەک هەبوو ئیتر ئەمەش گوێزرا بۆ وڵاتەکانی کە و حتا لە ساڵی تقریبان 700 هیجریە شێخ مزەفەرەدین لە هەولێر ئەو یادەی زیندوو کردەوە کە ئەم شتێکی داهێنراوە لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی نەیکردووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر شتێک من نەمکرد بێت ئەفەرمێت هەر شتێک لە فەرمانی منە نەبێت و دایک عایشە ئەژێڕێتەوە دەفەرمێ من عمل عملا ليس عليه أمر فهو رد هەر کەسێ شتێک ئەنجام بدا من فەرمانم پێ نەکرد بێ ڕەت دەکرێتەوە من أحدث في أمرنا هذا ما ليس عليه أمرنا فهو رد لحديث إشكاع كإمام مسلم روايتي كرد فرمي هەر کەسێ شتێ بکا بە ناوی عیبادەتەوە بە ناوی دینەوە ئەنجامی بدا بڵێمە عیبادەتەوە فەرمانی پێغەمبەری خوای لەسەر نەبێ صلی الله علیه وسلم دەفەرمێ ڕەت دەکرێتەوە دەدرێتەوە بە نێوچێوانی ساحێبەکە پەنا بەخوا ئێمە پێغەمبەری خوامان خۆشەوێ صلی الله علیه وسلم دەمانوێت
خۆماگەین بە قوربانی هەر شتێکی شەرعی بێت لە هەموو کەسی کە زیاتر حەز ئەکەین دەست پێشخەریکەین بۆ ئەوەی بگەین بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەگەر ئێمە پێغەمبەری خوامان خۆشەوێت صلی الله علیه وسلم با سونەتەکانی جێبەجێ بکەین، با ئەو شتانێکی ئەو پێی خۆش بۆ ئەنجام بدەین، ئەو شتانێکی ئەو پێی ناخۆش بێ کە نەهی لێ کردو باوازی لێبێنین. چونکە خوای گەورە فەرمێ فەلیحذەر الذین یخالفون عن ئەمره، با حەزەرکەن بە ئاگادار بن تووشی موسیبەتێکە ئەن توصیبهم فتنە، احتیمالە تووشی فتنە و ناڕەحەتی و مشکلێکی گەورە بن ئەو یصیبهم عذاب ئەلیم، هەم لە دنیادا هەم لە قیامەت ئەو یصیبهم عذاب ئەلیم، لە قیامەتیشە تووشی عذابێکی زۆر ناڕەحەت و ئێشێنەرە بن. لەبەرەوە لە مانگە پیرۆزەدا کە ئەم مانگەی کە پێغەمبەری خوای تیادا لەدایک صلی الله علیه وسلم با بەشتە شەرعیەکان یادی پێغەمبەری خوا بکەین صلی الله علیه وسلم کە دووشەمان وعد بین بە ڕۆژوو بین، وعد بین لە 12 مانگەی یان زمانی کێشدا سونەتەکانی جێبەجێ بکەین، نوێژەکانمان بە جەماعەت بکەین، هەوڵ بدەین دووشەمان و پێنجشەمان بە ڕۆژوو بین، هەوڵ بدەین هەر شتێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی خۆش بێ ئەو ئەنجام بدەین ان شاء الله. ماوسەگەن طبعا کوژنەوە بفەرمووت ینی ڕاجیاوازیەک هەیە لە مەسەلەی یادکردنەوەی مولودی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەناو زانایان و لەناو ئومەتی ئیسلامیە. بەڵام ئەتوانین بۆ نمونە لەم مانگەیە ئەو شتێک کە باشە سەرژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم تۆ زیاتر ئیهتیمامی پێ بخوێنیتەوە، خەڵک باشتر ژیانەکەی بزانێ، فرسەتێکە بۆی کە سونەتەکانی زیاتر زیندوو بکرێتەوە، تەشجیعی خەڵک بکەین کە سونەتەکانی فەرامۆش نەکرێ. جنابتان پێتان چۆنە کە سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە چه شێوازێ زیندوو بکرێتەوە؟ یعنی چه جۆرە سنەتێک زیاتر ضرورە ئێستا کە خەڵک پیادەی بکە، ئیشی لەسەر بکات؟ ئایا هەموو سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم جنابتان مامۆسایەکن و لەخوا بەزایە کە دەورتان هێر لەناو خەڵکە، یعنی هەموو سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەمووی ئەشێ بۆ هەموو زمانێکە کاری پێ بکرێ؟ مامۆستای بەڕێز دیارە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پەیامی کۆتا پێغەمبەری پێ بۆ لەلایەن خوای پەروەردگارەوە نێردراوە، کەم و کوڕی و حەچی ئەو نەقسانی کە لە دینەکانی پێشوە هەبوو بێت، کەم و کوڕیەکەوە بێت دەستکاریکردنی هەبوو بێ، لە دینی ئیسلاما نەبووە. دینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەتا قیامەت خاتەم النەبیە و دینەکەشی باقی هەتا ڕۆژی قیامەت. باشترین سونەتی بۆ جێهێشتوین. هەموو سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جوانن، هەمووی لە جێی خوایەتیە، هەمووی چاکە. ئەگەر ئێمە بمانێ سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زیندوو بکەینەوە، ژیانمان پڕە بێ لە بەختەوەری، ژیانمان پڕە بێ لە خۆشی، پڕە بێ لە شادی. کاتێک کە سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جەنابتان ئەگەڕێنەوە بۆ ماڵەوە سڵاوەکان لە خێزانە لە مناڵەکانە، خۆشەویستیەک دروستە بێ کە بە ڕێگایە ئەڕۆی سەلامەکەی لە کەسێک خۆشەویستێکی بۆ تۆ بۆ دینەکەی تۆ دروستە بێ. یعنی بۆ نمونە سونەتی سەلامکردن بە کورتیەک باسیکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ناچنە ناو بەهەشتەوە هەتاوەکو ئیمانتان نەهێن، ئیمانیشتان نییە هەتاوەکو یەکترتان خۆش نەوێ. ئایا بێتان بڵێم شتێک ئەگەر ئێوە ئەنجامی بێن یەکترتان خۆش بێ؟ ئەفشو السەلامە بەینەکم، دەفەرمێ سەلام بڵاوکەنەوە. ئەسحاب ڕەزای خۆیان لێبێ ئەچوونە بازار بۆی سەلام لە یەکترکەن، بۆی ئۆجرانە دەستکەوێ، کاڵی ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه، سی ئەجر دەستەکەوێ، کە وەڵامیشی ئەدەیتەوە بە هەمان شێوە، سی ئەجریکە دەستەکەوێ. ئەمە جوانترین سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە سەلامکردن خۆی سونەتە و جوانتانەوەی واجبە. ئەنجا هەموو سونەتەکانێکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خواردن بەدەستی ڕاست کە سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، یعنی منداڵانی فێرە کرد کول بیەمینیکەوە کول میمالیکە، بەدەستی ڕاست بیخۆ لەبەر خۆتەوە بیخۆ. بو حبيبي خوش لقيته أحمد أسعد محمد مجتبى يا مصطفيته نوني قارين أمير باني كافي أبو مبتليته يا سلقبي تشريفه طاب بدري غنيته ربي بني راس صلاة
هەر یەکێک کە پێغەمەری بینی بێ سەڵ سەلەم وتوێتی ئەصیفه على قدری لا على قدره من وصفی پێغەمبەرەکەم صلی الله عليه وسلم بەپی ئەو ئەنجام و ئیمان و ئەو قدری خۆم چەنە ئاوا گەورەی پێغەمبەرم بۆ دەرەکەوێت صلی الله عليه وسلم نەک لەسەر قدری خۆی چونکە قدری خۆی زۆر گەورەیە فەخری کائیناتە یعنی جێی شانازی ئەم کەون و کائیناتێ مەلائیکەکان شانازی بە پێغەمبەرەکەن صلی الله عليه وسلم ئەگەر سەیری ڕۆژێکی پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم ئەو ڕۆژی کە داغەڵە بێ بۆ مەدینە ڕۆژێکی زۆر گەورە بووە کاک شەعاتا کاکە کۆسەری سبین لەبەرچاومان ئێمە ئەگەر لە مەدینە بووینایە ئەگەر ڕۆژێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم باس بکەین کە ئەچێتە شاری مەدینە وەختی ئەچێتە شاری مەدینە یەکێک لە زاناکان شتێکی زۆر جوانە فەرمێت من ئەگەر ئەو ڕۆژە لە مەدینە بوومایە ئەچوومە پشتیدار خورمایە خۆمە شاردەوە ئەچوومە پشتی دیوارێک هەرگیز نەمەتوانی بەرامبەر بەم نووری خواکە لە کەون و کائیناتە لەم دنیا پان و قۆڕا لەم زەمانە دوور و درێژە خوا ئەو فرسەتە یاوە بە ئێمە لە خزمەت یابین بچم بەرامبەری ڕاوەستم بەم هەموو گوناهباریەوە بەم هەموو تاوانەوە نەمەتوانی ڕوخساری پێغەمبەر سەڵەم بشمە خزمەتی و بیبینم لەبەرەوە چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم پیاوێکی زۆر بەڕەحم بووە پێغەمبەرێکی زۆر نەرمونیان و ڕەحیم و لەسەرخۆ بووە معقد نەبووە تند و تیژ نەبووە ڕقاوی نەبووە حەسود نەبووە هەرچی صفاتی ئینسانی باش بێ لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەبوو بۆیە بۆ بە سنت بۆ ئێمەش لەبەرەوە ئەفەرمێ هەرچی کەسێک مەگەر یەکێ زۆر دڵی ڕەش بوو بێت زۆر کافر و بێدین بوو بێ یا لە حەسادە تا ڕقی لە پێغەمبەر بوو بێ زۆر لە جوولەکەکان کە ئیمانیان پێنێناوە خۆیان زانیوە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەس لە حەسودی ئیمانیان پێنێناوە لە ڕقا ئیمانیان پێنێناوە جارێ تۆیسە کەسێکە بینی ئینسانێکی زۆر باشە پێ سەیرە فڵانە کەس بۆ ڕقی لەم پیاوە باشەیە کەواتە حەسادەتە ینی زۆر جا وەلای خۆشمان هەیە ینی کابرا زۆر پیاوێکی باش سەیرێکی ئینسانێکی باشە ئافرەتێکی باشە کەچی خەڵق قێتری لە حەسادەتایە لەبەرەوە پێغەمبەر صلی الله علیه و هەرچی صفاتی نەرمونیانی و لەسەرخۆیی و هێمنی کە لەم سیرەتی پێغەمبەر صلی الله علیه و باسیەکەین تێیا بوو چونکە پێغەمبەر صلی الله علیه و خوای گەورە دڵی شەڕح کردووە وەکو فەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ألم نشرح لك صدرك ووضعنا عنك وزرك الذي أنقض ظهرك ورفعنا لك ذكرك فإن مع العسر يسرا تا کۆتایی ئاەتەکان لەبەرەوە هەرچی ڕەغەبات و ئارزوات و شەهوات و قورسی و گوناه و تاوان هەیە لە دڵی پێغەمبەر صلی الله علیه و دەرهێنراوە لە کاتێکە کە پێغەمبەر سنگی لەت کرا لە مەکەیا بوو کە سنگی لەت کرا مناڵ بوو لە هینا بوو لە مەکەیشان نەبوو بڵین لە بادیە بوو لە لادیەکانە کە پێغەمبەر بەخێوانە کرد لەو کاتەیە مەلائیکەدا ئاوازی حەسی ژوەرەیلدا ئاوازی سنگی لەتەکە پاکێکاتەوە ئەو بەشەی کە بەشی گوناه و تاوانە لە دڵی پێغەمبەر صلی الله علیه و دەرهێنرێت حل لەو کاتەوە هیچ گوناهێک توخنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم ناکەوێت لەبەرەوە ئەبینین بەس خۆش بە کابڵێ دانیش کاک کۆستا تۆ دانیش دەستان خۆش بێخۆ پێغەمبەر صلی الله علیه و سەلەم کە ئەیەوێ کۆش بکا بۆ شاری مەدینە پێشەوە ئەچێت بۆ مزگەوتی مەکە بڵین بۆ بەیت الله الحرام ئەچێتە بەیت لەویا دوعاکات ئەپارێتەوە دوعایەکی زۆر جوانی هەیە کاک شێعەتا ئەم دوعایە زۆر جارە گەرەیمەش بیکەین بۆ هەر موشکیلێ ناڕەحەتیە بمان بێ ئینشاء الله خۆی گەورە دەرور لەو کەسە ئاکاتەوە ئەچێتە پێشەوەی بچێ بۆ ماڵی حەزرەتی ئەبوبەکریش ئەم دوعایە کاچێتە لای کەعبە ئەم دوعا جواناکە فەرمێ الحەمد لله الذي خلقني سوپاس بۆ خوای دروستی کردووە چ نیعمەتێکە خوا ئێمەی دروست کردووە یعنی ئەگەر ئیسە ئێمە نەبووینایە خۆ دنیایکی لێ ناهەوە کەس زەرەری ناکرد بەس ئەمە چ نیعمەتێکە خوا بە ئێمە یاوە کە ئیسە هەین اینجا لەو نیعمەتە گەورەتر کە ژیانمان هەیە ئەوەیە کە ئیمانی پیاوین کە موسڵمانی باش ئەگەر ئێمە دینمان نەبووایە بێ دین بووینایە خوا نەخواسە کافر بووینایە خۆی ئەین چیتە کرد بەڵام چ نیعمەتێکی گەورەیەکە الحمد لله الذي خلقني سوپاس بۆ خوای دروستی کردوم وەلەم ئەکو شەیئا خۆ من هیچ نەبووم خوا خۆی هێنامی خۆ دەسەڵاتی منی تیا نەبوو خۆی هێنامی اللهم أعني على هول الدنيا خوایە یارمەتیم بەس زاڵم کە بەسەر ناڕەحەتیەکانی دنیا ومصائب الليالي والأيام زاڵم کە بەسەر هەموو ناخۆشی و ناڕەحەتیەکانی ڕۆژان و شەوانی ژیانی دنیامە اللهم لك دلني
خوایە ڕێگەی خۆتم پیشان بدە. یعنی چەند مهمە ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە بڵێن خوایە هیدایەتم بە، خوایە بە عاقبەت خێری بمرم، خوایە دینم دامەزراوکە. پیانسەم ئەم دوعای کردووە بۆ خۆی کردووە وعلى طاعتك أعني، خوایە لەسەر تاعەتی خۆت بەردەوامم کە و پشتم بگرە. چکە بەخوا ئەگەر ئێمە خوا یارمەتیمان نەیە ناتوانین سەڵاوات بین لە پیانسەڵم هەر ئیتر یعنی شتێکیە بەسەرتە دنیا مەشغوڵتە کاشت ناتوانین نوێژەکە وەکو بە چاکی بکەین کەواتە خوا یارمەتی تەیە. ئەو کەسی کە نوێژ ناکا هیچ بەشی هەرە گەورە خەتای خۆیەتی، بەڵام ئەگەر خۆی ڕوو لە خوا بێت و کەمێک هیدایەت وەربگرێ خوا بە لێشا و ڕەحمەتی خۆی بەسەر ئابارێنێ. وەختی ئێمە نیەتێکی باشمان هەبوو خوای گەورە یارمەتیمانەیە لەسەر ئەم تاعەتە. وعلى طاعتك أعني وإلى خلقك لا تكلني. خوایە مەم دەرەدەست خۆم مەم دەرەدەست ئەوەی کەوا پەنا چۆنە لە کوردواری خۆوانە ئەڵێ پەنا بۆ نامەرد نەبم. یعنی وام لێ نێت یعنی ڕوو بکەمە خەڵک پشت بکەمە تۆ یا رب العالمین وإليك ربي حببني. خوایە من خۆشەویست کە لای خۆت و تۆش خۆشەویست بی لای من، خۆشەویستی خۆت بخەرە ناو دڵم پڕکە لە خۆشەویستی خۆت. خۆشەویستی پێغەمبەر لە دڵی تۆ چیەگەیەنێ؟ وەڵایی تر ئەو پەڕی تەواوی خۆشەویستی مەیە بۆی لەبەرەوەی زۆری سونەتەکانی جێبەجێەکەمی انشاءالله. چەندێ ضرورە شوێنکەوتی پێغەمبەر؟ وەڵاهی یعنی لە هەموو شتێک ضرورتە، لە ئاو و خواردن و لە ژیان ضرورتە، چونکە لەبەرەوەی ئەساس هەتا سونەتەکانی ئەو جێبەجێگەی خوای گەورە مەحفوظ دەکا. هەندێک لەو سونەتانە ئەتوانی پێمان بڵێ چی و چی، یعنی سونەتی کرداری سونەتی قەولی؟ وەڵی وەسە زروفی ئەم کاتە وای لێ زۆر ناچی بەلای نەخۆشەجینا وەکو سەدانیکردنی نەخۆش وەکو سەر قەبران وەکو سونەتەکانی تری وەکو نوێژی سونەت وەکو چاکەکردن لە گەدایک و باوەک. ڕۆژێکە عیبادەت زیاترە خۆ لە گونا زیاترە پارێزی هەستەکەی دڵ ئاسوودەتر. ئەی چۆن زۆر مرتاحتری ئەنی ئینسان ئەگەر گوناحێ بکات ئەو ڕۆژە عنی کامل خەتا ئەکەوێت و ڕۆژی دوای در خەفەتبارە مرتاح نییە. عنی تایەتەوە ڕۆژی دوای در اینجا هەز بە خۆیەکە. دیاردێکی جوان هەیە کە سونەتێکی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە شارەکانە ڕەنگە بەدی بکەین کە کۆمەڵە گەنجی مسلمانی باش لەخوا بەسابێ کە ئیسعافێک بۆ گواستنەوەی جەنازە و مردوو کە کۆمەڵە گەنجی خێرۆمەنی مسلمانی بۆ خواژیا و هەڵەسنەم جەنازە ئەبن بەبێ ئەوەی چاوەڕانی نەسواسی کەس نە مقابلەوە پارەیە وەرگرت نە هیچ شتێک کە ڕەنگە کۆمەڵە دەوڵەمەند ئەوەی کردێ بەڵام کۆمەڵە مسلمان ئیشەکە ئابا بەڕێوە و دەوڵەمەندەکانیش مسلمان کام ئیشاکەن. چەند جوانە ئاوا خزمەتکردنی خەڵک لە ڕێی سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم. وەختێک یەکێک کەسێکی لێ ئەمرێ لە نیوە شەوێکە تەلەفۆن بۆ ئەم ئیسعافاکە ئەم گەنجانە ئاکات یەن جەنازەکەی لەگەڵا هەڵەگرن ئەیبەن لەسەر قەبران ناشتن و ئیش و کارەکان هەمووی لەگەڵ وەکو ئەو کەسە خزمێکی نزیکی ئەو کەسە بێت ئەو ئیشاکەن. یعنی ئەم سونەتە عەمەلیانە چەند خێری ئاوەتەوە بۆ خەڵک. وڵای مامۆستای بەڕێست طبعاً ئەم سونەتانە کاتێک کە زیندوو دەکرێتەوە لەلا هەر مسلمانێکەوە بێخوا پاداشتی باتەوە ئەگەر نیەتەکەی بۆ خوای پەروەردگار بێ ئینشاءالله ئێمە گومانی باشیشیان پێبین هەر کەس هەر کارێکی چاکە ئێمە ئەسڵ لەوایە گومانی باشیان پێبەری خوا پاداشتیان باتەوە. سونەتێکی زۆر گەورەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی هەر کەسێک ئامادەی جەنازەیە بێ هەتاوەکو نوێژیشی لەسەرەکە هەتاوەکو ئەشیوا بە سەقەبان دفنیەکە دەفەرمێ خێری دوو قیراتی هەیە. باش ئەم دوو قیراتە چۆن دەستمان کەوێت ئەگەر ئێمە هەر ئەوەندە بە ساد و سڵی بچین لەسەر قەبرەکەی حازر بین و دوورکار نوێژکەین نوێژی جەنازە بکەین هەر ئەوەندە ئەجرەکەەوە دەست ناکەوێت. بەخوا هەمووی فەرزی کیفایە هەر لە شوێردنەکەیەوە هەر لە جەنازەی کە ئەیبێت لە ڕێی ئافیەکەوە بێت کە خوا باداشتی ئەو برانە باتەوە کە ئیشان گرۆتە ئەستۆ هەر لە قەبر هەڵکردنەکەی بێ ئەمانە هەمووی ئەکرێتە چوارچەوەی ئەو دوو قیراتەوە. یعنی ئەگەر ئەو کۆمەڵە پێی هەڵنەسن من و تۆ تاوانبارە بین لەبەرەوەی فەرزی کیفایە. ئەمە سونەتێکی زۆر زۆر گەورەیەوە فەرزی کیفایەشە نەک هەر سونەتێک. یعنی ئەگەر لە شارەکە کەس نەبێ و ئیشە بکە هەمووی تاوانبارە بێ. لەبەرەوە ئەمە وەکو سونەتێک باسیەکەین کە فەرزی کیفایەشە شتێکی زۆر زۆر جوانە کە لەواسیە لە بەش پرزەیی مردنی خۆشەویستانمان نەمان پەرژێتەوەی کە سوپاسێکی ئەو برای بکەین کە ساقی ئیسعافەکەی و کە خاوەنی ئەو ئیشەیەکە کە بۆ ئیشە هەڵسەلەواتێ تواناوەشمان نەبێت لەو کاتە دوعاکی خێریشیان بکەین ئەمانە لەبەر خاتی خوا ئیشەئاڵڵا ئەنجامیان داوە. ئەمە بەڕاستی ئەم کارە هەرەوە زیانە ئەم کارە جوانانە هەر لە ئینسانی ئیماندارە وەشێتەوە کە لەبەر خاتی خوا ئەنجامێن
هەموو شتێکی ئیسلامە جوانە هەموو شتێکی ئیسلامە جوانە ئیتر ئەم ئیسلامە بەپێی توانای خۆت هەر شتێک توانات هەبێ لەبەر خاتی خۆ ئەنجامی بی ئەگەر بەردێک لەسەر ڕێک لای بیت پێغەمبەری خوا ئیخلاص و دەفەرمێ بە کەمترین بەشی ئیمان ئەوەیە بەرد ئیماطة الأذى عن الطريق ناڕەحەتیە لەسەر ڕێگە لابیت ئەوە نیشانە ئیمانە کەس چاویتیەوە نییە تۆ بەڕێگایەکە ڕێ بەردێک لابی ناڕەحەتێک لەسەر سارێک لەسەر کەسێ لابی ڕاستە ماوەسا ئەم باخیا کە جەناب لەم ماڵای دانیشتوین لە لادەیە لە شوێنێکی ئاوایە مادەم هەرچی دار و درەخت هەیە زیکری خۆی گەورە ئاکات ماوەسادانان نوێژێکی ئێرە لەگەڵ نوێژێکی سلێمانیە لەنا ئەو جەنجاڵەیە چەندێکی فەرقە وەڵا بەتەئکید تام و چێژەکەی فەرقی هەیە ئەم شوێنە شوێنێکی پاکە ئەلحەمدولیلا توانی بڵێ تاوانی زۆر کەمتر تیاکراگە بڵێ تیانەکراوە یان بڵێ هەر زۆر کەمتری تیاکراوە سواز بخوا هەر شوێنێکیش تاوانی تیانەکرێت پاکترە زیاتر لە ڕێ ڕۆحی و ئیمانی و چێژی عیبادەت زیاترە تێیدا من وەکو خۆم زۆر مرتاحم کاتێکێم ئەم گوندەی خۆمان کاتێککە وتاری جمعا دێن کاتێککە جمعان دێنەوە بەپێی توانە هەر ئیشاڵە هەر زوو دێنەوە بۆ ئەم شوێنە دڵمان دەکرێتەوە و لە خزمەتی هەموو خۆشەویستێکی شاین کە ئێمە ڕازیوە لە خزمەتی هابین بە دڵنیاوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەگەر کەسێک لە دەشتاییەکە لە چۆڵەوانیەکە بانگ بدا و قامەتکان نوێژ بکات پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی خێری 50 ئەوەندەی ناو شوێنێکی هەیە کە لە قەڵەباڵغەیە لە ناو شارێکە لەبەرەوەی ڕیایی تیانە لەبەرەوەی خەڵک زۆر نادبینێ خالیستن مخلیستن بینی خۆت و خوای گەورەیە ئەگەر نوێژەکانت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی سونەتەکان بەریتەوە بۆ ماڵەوە خێری 25 نوێژی هەیە ئەگەر نوێژەکانی ماڵەوە کە فەرزوی بێ لە مزگەوت خێری 25 ئەوەندەی ماڵەوەی هەیە جا ئەم خیاسانە ئەم معادلانە ئینسان بیزانێت بۆی زیاتر تام و چێژ لە عیبادەکان وەرگرێن سڵاوەتی هذا صلى على ديار محمد صلى الله عليه وسلم خۆش دەوێت طبعا چه خۆشی ناوێت ئەی چه خۆشی ناوێت پیرۆزە ئەگەر پێغەمبەر نەبێ صلی الله علیه وسلم بەڕاستی ژیانی ئێمە ئەگەر دین ئیسلام نەبێ ئەگەر ئەخلاق و ڕۆشتی مسلمانانە نەبێ ژیان تامێکی بینێت نەخێریش تامی نییە خێری ئەو هیچ تامێکی نییە وەڵا من پێغەمبەرم بەقەی چاو و ڕۆح و گیان و دایک و باوکم خۆشەوێت بۆچی خۆش دەوێت بۆچی خۆشمەوێت جا خۆی ئەو ئێمەی فێری مرۆڤایەتی کرد بەڕاستی ئەینا ئەو خەڵکە لەمە و پێش بە شێوەیەکی وەکو وەحشیا دەژیا ئەو خەڵکی مرۆڤایەتی و ڕزگارێکی لە کۆیلایەتی السلام عليكم سلام صلوات لپیانسم زۆرە دەیت صلى الله عليه وسلم اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك الحميد المجيد ئەم گەشتەی پێغەمبەر صلی الله علیه وسلم 14 ڕۆژی پێچوو لە مەککەوە بەو گەرما نازم کاش عەتا چووی بۆ ئەمرە بەڵێ یعنی ئەو ڕێگەیە کە ئینسان بە سەیارە ئەیبڕێ بێتاقەتە بیمانەوە بی پێغەمبەر صلی الله علیه وسلم 14 دانە ڕۆژ بەڕێوە بۆ مەککە بۆ مەدینە ئەم 14 ڕۆژە 3 ڕۆژی لە ئەشکەوتی حەرا بۆ 11 ڕۆژی بە ترس و بیم و بە مەخفیەتی ڕۆیشتەوە بۆ مەدینە خۆ ئەگەر خۆی گەورە بیویستە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە بوراقی بر بۆ مەدینە بە لەحزەیە ئەچووە مەدینە بەس بۆ ئەم عەزیەتە بکێشێ بۆ خۆی بشارێت بۆ وەکو ئینسان هەروەکو ئێمە ئیعتیادی چۆن ڕۆیشت و ئاوا بچێ بۆ مەدینە بەو ترس و بیم و لەرزە و ترسی کوشتنەوەمانە بۆ ئەوەی ئومەتەکەی شوێنی بکەون ئەگەر ئەو بە موعجیزە بڕۆشتە ئێمە موعجیزەمان نەبوو وەختە چۆن شوێنی بکەین چۆن سونەتەکانی جێبەجێ بکەین لەبەرەوە بەشی هەرە زۆری ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ژیانێکی ئاسایی بووە بەشێکی موعجیزە بووە بۆ دەرس و ئامۆژگاری بۆ خەڵک لەبەرەوە وەختی پێغەمبەر صلی الله علیه وسلم نزیکە بێتەوە لە مەدینە یەکسەر ناچێتە مەدینە چێتە قوبا کە مزگەوتێکی لێ مزگەوتی قوبا ئێستا تێکەڵ بە مەدینە بووە ئەو شوێنە ئەچێتە ئەوێ لەوێ ئەمێنێتەوە بەڵام 4 ئامانجی هەیە کە لەوێ ئەمێنێتەوە یەکێک لەوانە ئەوەیە کە بەمانوێتی خۆی نەکا بە مەدینە بە هیلاکی و بەمانێتەوە 13 ڕۆژ 14 ڕۆژ بەڕێوە بیت و هیلاکومان و نە 4 ڕۆژ لە قوبا ئەمێنێتەوە ئەمەش بۆ ئەوەیە کە ئێمە بیکەین بە دەرس بۆ ژیانی خۆمان بەڕاستی کە زۆر جار ئیحتیمامی گەورە بە ژیانی خۆشمان بین ئێستا جناب کاشی عەتا باسی ئەوەت کرد کە چەندێ مهمە ئینسان لە لادیا بەیانیان زوو هەڵەسێت
گرنگی بەخۆیە ئەجوڵێت یعنی مە هەمووی ڕاضەیە هەمووی وەرزشە پێ سڵم بەو شێوەیە نایەوێت بەمانوێتی خۆی بکە بە مەدینە دووهەم با خەڵکی مەدینە خۆیان ئامادەکەن پێ سڵم نزیک بۆتەوە لە شاری مەدینە سێهەم وەکو قائیدێکی عسکەری وەکو سەرکردەیەکی سیاسی خۆی نەکرد بە مەدینە پێ سڵم وەکو میوان چوە مەدینەوە یعنی خۆی بە میوان نەزانی سێ گەنج لە قوبا یەن بۆ خزمەتی پێ سڵم یەکێک لەوانە حەزرەتی عەلی کوڕی ئەبی طالب بوو کە لە مەکە لە شوێنەکەی خۆیان داینا هەر بۆ بەیانەکەی هەڵسا و بە جووتێ نعلەوە کەوتە ڕێ بەرەو مەدینە بە زۆر سەریع ڕۆیشت لە قوبا گەیشتەوە بە پێغەمبەر صلی الله علیه و سلم لەوێ خچووە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم یەکێکی تریان کە حەزرەتی عەلی 20 ساڵ بوو عمری یەکی تریان زوبەیری کوڕی عەوامە کە 21 ساڵ بوو تەمەنی ئەو لە مەدینەوە گەڕایەوە بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم یەکیشیان عەماری کوڕی یاسرە هەر یەکەیان بە هۆکارێکی جیاواز ئیمامی عەلی بۆ جۆرە هات چکە هاو کۆش بکە بۆ مەدینە بە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بزانین زوبەیری کوڕی عەوام بۆچی هاتووە طبعا زوبەیری کوڕی عەوام کە گەیشتە مەدینە گەڕایەوە بۆ قوبا دوو دەست جلی سپی زۆر جوانی ڕێکوپێکی لە مەدینەوە هێنا بۆ حەزرەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ ئەبوبەکری سیدیقە بۆ ئەوەی بەوج لە سپیە جوانەوە بێنە ناو مەدینە بە تەپ و تۆز و بە هیلاکت نێن ناو مەدینە سەیری ئیسلام چەند ئیهتیمام بە پاک و تەمیزی و بە ڕێکوپێکی و بە نەزافەت و بە ینی ڕەونەقی جلوبەرگەکەی ئینسانەیە خۆ ئەکرێ جلوی ئینسان کۆن بێ بەڵام ئەکرێ پاک بێ ئەکرێ جوان بێت ئەکرێ ئینسان پاک و تەمیزی خۆی بپارێزێ اینجا عەماری کوڕی یاسریش هەر گەڕابوویەوە بۆ لە مەدینەوە گەڕابوویەوە بۆ قوبا هەتاوەکو بزانێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گەیشتون یاننا ئەم سێ گەنجە لە خزمەتی هابن کاتێ کە ئەچنە مەدینەوە طبعا عەماری کوڕی یاسر بە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی یا رسول الله ئێمە لەم شوێنە ماوینەتەوە لە قوبا پرۆژەیەکە پێ بڵێم اختراحێ بکەم لە خزمەتتاویش ئەڵێ فەرموو بیکە عەمار ئەڵێ بۆ مزگەوتی لێرە دروست نەکەین یعنی ئەو مزگەوتە کە کراوە بە بیرکردنەوە و بڕیاری عەماری کوڕی یاسر بووە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی فکرەکە زۆر جوانە دیبا مزگەوتێ بکە ئەو مزگەوتی قوبایە کە ئێستا هەیە ئەو مزگەوتەیە کە بە پێشنیاری عەماری کوڕی یاسر کراوە لێیە لەبەرەوە ئینسانی ئیماندار لە هەر شوێنێکە بێ ئەسەرێک جێبێڵێ زۆر جوانە شوێنەوارە جێبێڵێ سلم لادی ئێوە لە ئەم شوێنەیە لە گڵەزەردەیە لە هەموو لادەکانی کوردستانە زۆربەی خەڵک کاچون شوێنەکەیان بینی کانیەکی لێ چیان دروستە کرد مەردەنوێژیان دروستە کرد ینی تو ئینسانی مسلمان ئەسەرێ شوێنێکی باش جێبێڵێت بۆی خەڵک ئیسفادی لێ بکە کانیەکە پاکە کرایەوە بڵین لادێکە شتێکیان شوێنێکی پێویست بێ چاکە کرا لەبەرەوە ئەم ئەسەر جێهێڵانە سنەتی عەمەلی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سنەتی سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم کاگەنە مەدینە گەنجەکانی مەدینە پێشوازی لە پێغەمبەر صلی الله علیه و سلم بکەن لەگەڵ حەزری ئەو بەکرا ئەو شیعرە ئەڵێن هەمویان طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع أيها المبعوث فينا جئت بالأمر المطاع جئت شرفت المدينة مرحبا يا خير داع راج شو طوافك يا رواقتو خوشو سريك كوتبي لكوتشو ئەوەی یەکەم جارەی بینی ئەحەبەسە ئەم منە جوان بوو حتا حەسانی کوڕی سابت کە شاعیرێکی ئەهلی مەدینەیە و مەشهورە بۆی کە شاعیری پێغەمبەر صلی الله علیه و سلم شعرێکی زۆر جوانە ڕێ بەسەر پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لما رأيت أنواره سطعت وەختێ بینیم نوری ئەم پێغەمبەرە هەڵهات ئەم دەم و چاوە نورینە ئەم نبووەتە گەورەیە هەڵهات دەرکەوت وضعت من خيفته كفي على بصري دەستم خستە سەر چاوم بۆی چاوم کێوە نەبێ ئەم منە ڕووناکی زۆر بوو ئەمە تەشبیهێکی زۆر جوانە بۆ جوانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خوفا على بصري من حسن صورته ئەوەنە جوان بوو ترسام چاوم دەرەقەتی ئەو جوانی نییە ها جار وایە بەفرە بارێ بەفرێکی زۆرە بارێ کە خۆرەیە لە بەفرەکە تۆ ناتوانین زۆر سەیری بەفرەکە بکەیت چاوتە بە نوری پێغەمبەر صلی الله علیه و سلم چاویە برد حسانی کوڕی سابت کە شاعرە ئەڵێ چاوی ئینسانیە برکاتێ سەیریە کرد فلست أنظره إلا على قدري بقدری خۆم من سەیری پێغەمبەرەکەم صلی الله علیه و سلم ئەوەنەی بتوانم چونکە وەختێک کە خۆر ڕووناکی ئەیە بە ئاوێنەیەک ئەم ئاوێنە بەقەد قووەتی خۆی تیشکی ڕووناکی خۆرەیاتەوە بەقەد خۆر خۆی نییە
لەبەرەوە ئەمیش هەڵێ بە قەدری خۆم بە توانای خۆم ئەوم کرد ڕوح من النور في جسم من القمر ئەڵێ یەک پارچە نور بوو خراپ بۆ ناو جسمێکی مانگین کە مانگ بوو هەر نورێک بوو کە حلیەتی نوسیجت من الأنجم الزهری هەر ئەو ئاڵتونێک کە خوای گەورە خشلێکی زۆر جوان و نایاب بە خوای گەورە بۆی ناردوین ئینسانێک هەر کەسێ سەیری پێغەمبەری بکردایە صلی الله عليه وسلم یەکسەرە بوو بە عادل ئەبوو بە ئەصحابە ئەمە پلەیەکی زۆر گەورەیە کە بوون بە سەحابە یعنی کە یەکێ بۆ بە سەحابەی پێ سەلەم ئەم پلە گەورەی دەستکەوت آخر پلەی سەحابە جیای لە پلەی تابعین جیای لە تابعین ئەوان گیان لە ئێمە ڕەنگە جیابین لە کۆمەڵی دوای ئێمەیان حتا نزیکتری بی لە پێغەمبەر سەلەم ئەگەر لە مەجلیسەکەی یابی ئەگەر لە خزمەتیان مسلمان ببی لەبەرەوە پێغەمبەر سەلەم هەر بە سەیرکردن پەروەردەی خەڵکی کردووە ئەی سەحابەکەن پیاوەکە نەهات پێغەمبەر کوژێ صلی الله علیه وسلم وتی ئەی محەممەد ئیسە بەم شمشێرەی ڕزگار تەکا لە دەستم پێغەمبەر فەرمی الله هەروای فەرموو شمشێر کەوتە خوارەوە لە دەستی نەیتوانی هیچ بکە پێغەمبەر هەڵساوتی ئەی تۆ کێ ڕزگار تەکا لە دەستم وتی ئەی محەممەد تۆ بە بەزەیی و بە ڕەحمیت و بە سۆزیت وتی دەبڕۆ وتی دەی مسلمان بە وتی مسلمان نابم وتی دەی باشە بڕۆ گرد نازابێت کە ڕۆژ دوور کەوتەوە گەڕایەوە هات مسلمان بوو چوو بە بنەماڵەکەی و بە تایفەکەی و وتی واللهی پیاوێکە واللهی ئەو پێغەمبەرە پیاوێکە بە یەک لەحزە خۆشەویستی چێتە دڵە یعنی خۆت ناگری خۆشەویستی و پێغەمبەرە چێتە دڵە جابری کوڕە عەبدوڵڵا بە شەوا پێغەمبەری بینی صلی الله علیه وسلم لە دەروی مەدینە بوو عەسر بۆی نەکرا کە بێتە خزمەتی لەو کاتە کە هات پێغەمبەر سەلەم هاتە مەدینە بە شەوا بینی ئەفەرمێ شەوەکە شەوێکی مانگ وەکوتمان تقریبا خەریب و پڕە بوو مانگ 12 ڕەبیع الأول بوو ئەفەرمێ سەیری مانگمە کرد و پێغەمبەر سەلەم لەوێشا بوو سەیری پێغەمبەرمە کرد سەیری مانگمە کرد و سەیری پێغەمبەری خوا مە کرد صلی الله عليه وسلم واللهی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو مانگە جوانتر بوو کە بینی ئەڵێ کە سەیری ئەومە کرد و سەیری ئەومە کرد وتمزانم کامیان جوانترن واللهی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مانگە جوانتر بوو لەو مانگە جوانتر بوو بۆ بەیانی کەیتەوە هەمتر بۆ ڕۆژێشا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ببینێ ئەفەرمێ واللهی من بە شەوا بینیم بە ڕۆژە هەر خۆرێکە خوای گەورە ناردوێتی بۆ ئێمە ئەعرابیەک پیاوێکی دەشتەکی پێغەمبەری نەبینی بۆ صلی الله عليه وسلم بە کوڕەکەی وتوتی کوڕی خۆم با بچین بزانین ئەم پیاوە ڕاستەکاڵی پێغەمبەرم کۆمەڵە پرسیاری زۆریان لای خۆیان نووسی یان ئەم پرسیارانە لەم پیاوەکەین ئەگەر ئەمانەی زانی ئەو ڕاستەکا پێغەمبەرەوە ئەگەر نەیشی زانی وا هیچ دوایی کە چوونە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەڵێ لەگەڵ پێغەمبەرمان بینی وتم ڕۆ لە هەرچی پرسیار هەیە فڕێە بەخوا پرسیار ناکەین لێ بەخوا ئەو دەموچاوی درۆزن نییە ئەو دەموچاوی ڕازگۆترین کەسە لەم سەر ئەرزەیە هەر بە بینینی زانیان کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو ڕوخساری ڕەسوول الله صلی الله عليه وسلم لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەفسێتێکی زۆر نەرمونیان خۆشەویست لەتیف سەهل ئاسانکار شتی قورس نەکردووە لەسەر خەڵک دائیمە ئاسانکار بۆ بۆی خەڵک ینی خەڵکی لێی دوور نەکەونەوە ئەم کافرانی مەکە 13 ساڵ عەزیەتیان نادەوە تا لە ئەخیرا کاتێک کە مەکە ڕزگارەکەن ئەفەرمێ اذهبوا فأنتم الطلقاء بڕۆن هەمووتان ئازاد یەکێک عەزیەت نایە یەکێک سزا نادا لەسەر ئەو هەموو جەریمە و ناڕەحەتیان کرد بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم صلوات بۆ حەبیبی خۆش لقای تۆ ئەحمەد و ئەسعەد و محەممەد مجتبایە مستەفای تۆ ربي بگیرە صلوات بۆ حەبیبی خۆش لقای تۆ أحمد وأسعد محمد مجتبى يا مصطفيتو نيوني قايتو بميرباني كافيا بومو بتلايتو نيوني قايتو بميرباني كافيا بومو بتلايتو سروي جوباران ألا أرزين لا شرميش نايب بالايتو سروي جوباران ألا أرزين كاك شعبان ئایا چەندە ضرورە ئێمە شوێنکەوتی سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم سنەتەکان تێکەڵ بە هەموو ژیانمان بووە ینی لە ژنهێنانە لە سەر قەبرانە لە سیلەی ڕەحمە لە چوون بۆ لای نەخۆشە ینی دنیایەک هەموو شتێک هەرچیەکەین سنەتە سەلامکردنە لە نان خواردنە بسم اللهەکەین ئایا سنەتەکان گرنگە لە ژیانی ئێمە والله تر شت هەیە لەو سنەتانە گرنگتر بێت لە دنیا ئیلا ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەموو شتەکانی هەمووی هەر جوانە هەرچیەک کە ئەو
کردبێتی ئێمە ئەگەر بیکەینەوە معنایە سونەتەکانی ئەو جێبەجێەکەین شت نییە لەوە خۆشتر و لەوە باشتر بێکە ئینسان سونەتەکان جێبەجێکە ئینشاءڵڵا. ئەگەر ئێمە سونەتەکان یاخود ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەر لەم کۆمەلگایانەی خۆمانە دەربێنین یعنی شتێکە مێنێتەوە پێی بڵین جوانە پێی بڵین باشە ینی ئەگەر ئەمە نەبێت لە ژیانی ئێمە بەڕاستی ینی ژیانێکی زۆر سەرلێشێوە و داما و قڕبەسەریمان تووشە معناوە هیچ شتێک نامێنێکە بڵێ ئیسلام هەموو شتەکان هیچە بێوەکو ئەوروپیەکانە بێوەکو بێکە هەموو شتەکانمان خراپ بێ بەڵام ئەگەر تۆ بە سونەتەکانی پێغەمبەر ساڵسەنم بڕۆی بەڕێوە هەموو شتەکان جوانە بێ و هەموو شتەکان چاگە بێ. کاکە کۆسرەت جەنابەت چێڵی لەسەر سونەتەکانی پێغەمبەری و مامەڵەکردن بە سونەتەکان چەند ئینسان دڵخۆشە کاتێک سونەتی پێغەمبەر جێبەجێەکات چەندێ باشە چونکە هەرچی سونەتی پێغەمبەر هەمووی خێرە هەمووی بەرەکەت ینی هیچ شتێکی خراپیتیان نیێتە بڵێ ئەمە خراپە بە ئەمەیان نەکەم. بسم الله والصلاة والسلام على رسول الله. گومان لەوەدا نییە بەڕاستی جێبەجێکردنی هەر سونەتێک خۆشیشی تەواو بە ئینسان ئەبەخشێت. سونەت خۆی عیبادەتە بەردەوامبوون لەسەر سونەت ئەمە شتێکە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام باسی کردووە کە ئەگەر عیبادەتێکی کەم بێت و تۆ بەردەوام بی لەسەری لای خوای گەورە زۆر گەورەیە با چەند ڕۆژێک یعنی بۆ ڕۆژانە چەند سەڵاواتێکی کەمیش بێ ئەگەر بەردەوام بێ باشتر لە تۆ ڕۆژێک 1000 سەڵاوات بێ بەڵام ڕۆژێک هیچ نەدێ. لەبەرەوە سونەتی بەردەوام بەڕاستی لای خوای گەورە و لای پێغەمبەری نازدار عەلەیهی سڵاو وسەلام زۆر گەورەیە. کاکۆسرت لە ژیانی پێغەمبەر سڵاو سەلەم بە چه شتێکی پێغەمبەری خوا سڵاو سەلەم زۆر سەرسامی؟ ڕاست ئەوەی کە بەڕاستی سەرنجی بینی ڕاکێشاوەک و گەنجێک بەردەوام باسی ئەو کەسانی کە پێغەمبەری خۆیان عەلەیهی سڵاو وسەلام بینیوە و بۆ نمونە زانایەکی ئەمریکی باسی ڕۆشتی پێغەمبەری خوا کە عەلەیهی سڵاو وسەلام فەرمێت ئەوەی کە دینی ئیسلامی بڵاو کردەوە شمشێرەکەی دەستی محەممەد نەبوو عەلەیهی سڵاو وسەلام بەڵکو ڕۆشتی بەرزی پێغەمبەری خوا بۆ عەلەیهی سڵاو وسەلام کەوای کرد ئیسلام بەردەوام لە تەشەنەسەندن نابێ. ئەمڕۆ دینی دووەمی ئیسلام لە بەرەو پێشچوون و لە بەرەو پێشچوون کە خەڵک دین باوەڕ بە دینی ئیسلام بێنێ و لە چەند ساڵی داهاتوودا بێتە دینی یەکەم. ئەمە خۆی بەڕاستی بەرپەرزانەوەی تەواوی ملحیدانی سەر عەرزە. ئەوانەی کە کۆمەڵە کەس ئیمڕۆ هاتوون بەڕاستی لەناو کووردا بینین کە وەکو فکرێکی لێ هاتۆ بەڕاستی ئەمڕۆ یعنی هەرێکی هەڵەسێت بۆ نمونە فکرێکی هەیە دوو کتێب بخوێنێتەوە بەڕاستی خۆی جێبەجێکردنی سونەت بەڕاستی ئەبێ بە شێوازی خۆی بێ نەتون بێت نەشل بێت هێرشکردنە سەر خەڵک بە ئەوەی کە نایبێنی بە کافر ئەمە خۆی بەڕاستی شتێکی خراپە. ئیمڕۆ بەڕاستی تۆ ئەگەر بتەوێت خەڵک ڕاکێشی بۆ دینی ئیسلام ئەبێ بە ڕۆشتی خۆت ڕایکێشی چون پێغەمبەری نازدار عەلەیهی سڵاو وسەلام بە ڕۆشتی خۆی خەڵکی ڕاکێشا بۆ دین نەک بۆی ئێمە تون بین لە دینە وابزین ئەمە دینە بەڕاستی توندی لە دینە دین نییە چون پێغەمبەری نازدار عەلەیهی سڵاو وسەلام ئەوەندە توند نەبووە کەوا بێ خەڵک لێی بێزار بێ بەردەوام شمشێرەکەی بەدەستەوە بێ و با لە گردنی ئەمە ئەو بۆیە من پێم وایە ئەو دین بەو شێوازە ئەبێت بۆ سیلسیلەیە بێت کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام لەسەری بووە. ئێمڕۆ کاک کۆسرەت ئێمە شتێکمان باس کرد لە بەرنامەیەکی ترمان هەبوو پێغەمبەر سڵاو سەلەم هەموو غەزاکانی پێغەمبەر سەلەم کە زۆر بەشان سریە بووە ینی غەزا نەبووە ینی چۆن ئەو سالای خۆمان پێشمەرگا چوو هینیانە کرد ئەگەڕان جەولیان پێوت ئەگەڕان بەلالەکانە سریەکانی پێغەمبەر سڵاو سەلەم بەشێکی هەرە زۆری غەزاکان سریە بووە ینی گەڕان بووە شەڕیان توش نەبووە هەموو غەزاکانی پێغەمبەر سەلەم کە بەو سریانش کۆی کەیتەوە کە شەڕی لە زۆربیانیان ڕووی نایەوە 27 غەزا بوو لە ژیانی پێغەمبەر سڵاو سەلەم ئەم 27 تەقسیمێکی بەسەر 10 ساڵە تۆ ئەگەر هەر غەزای 20 ڕۆژێکی پێچوو بێ 540 ڕۆژەکات 540 ڕۆژ ساڵێک و 5 مانگەکات ساڵێک و 5 مانگ لە چەند ساڵ پێغەمبەرایەتی 10 ساڵی پێغەمبەرایەتی مەدینە بەڵێ لە سەدا حوتی ژیانی پێغەمبەر سڵاو سەلەم ئەی لە سان 93ەکەی بریتی بۆ لە ئەخلاق بریتی بۆ لە جوانی بریتی بۆ لە سیلەی ڕەحم ڕێزی دایک و باوەک بریتی بۆ لە باسی قیامەت ئیمان پەروەردەی دایک و باوەک پەروەردەی مناڵ بریتی بۆ لە هەرچی ئەخلاقی جوانەیە جاری وای ئێمە یان بێدینەکان ئەمەیان فرامۆش کردووەم لە سانەوە سێ تیشیان خستۆ سەر ئەم لە ساح حوتە ئەم لە ساح حوتەش لە کاتێکا کە پێنسم جەنگیشی کردو جەنگی دیفاع بووە جەنگی ئەوە نەبووە شەڕ فرۆش بێت شەڕی نەفرۆشتووە بەڕاستی جەنگەکانیش ئەگەر ڕوویا بێت ئەوە بۆ بڵاوکردنەوە و
نەشری دینی ئیسلام بوو ئەمە شتێک بوو ئەبوو ڕووبات ئەگەر ئەمانە نەکرایە و پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام و سەحابە بەڕێزەکانی نەبوونایە بەڕاستی ئێمڕۆ دین لەوانەیە بێمە نەگەیشتایە ئێمە لێرە و ئەوان لەکوێ بەڕاستی فەتحکردن و ئەو جەنگانەش کە هەبووە بەڕاستی خۆی حکمەتە و بەرەکەتیشە لەبەر ئێمە ئێمڕۆ ئەلحەمدولیلا ئیماندارین ئەگەر وانە بواە ئەوە ئێمەش ئێمڕۆ بەڕاستی دینمان پێ نەگەیشت و بێدینە بووین ئەلحەمدولیلا خوای گەورە فەزلی خۆی بەسەرا داوین بە دینداربوونمان ئەلحەمدولیلا خوای گەورە لێمان وەرگری ئینشاءالله خوای گەورە نیەتمان خالیسکە تەنها بۆ خوای گەورە بێ خوای گەورە جەزای وەش باتەوە ئینشاءالله مامۆستاکیان سەربەرز کاش عەتاگیان لەم لادێ خۆشەویستەی گڵەزەردەیە کە ئەلحەمدولیلا ئەمە هەروەکو تێکەڵی و خزمایەتی و ناسراوی و یعنی زین کە ئەهلێکی زۆر باش و ساڵح و لەخوا بەزای ئەم پیاوە گەوری تیا بۆ کاشی حەسەنی گڵەزەردە بووە کە دەورێکی زۆر گەوری هەبوو لە مێژووی موسڵمانانە دیارەوە لە مێژووی کوردەواری خۆماناکە شتێکی زانستی زۆر گەورەیشی پێشکەش کردو لە منتیقەیە لەبەرەوە ئەم دیەکی هەر دیندار بوو هەر ئەهلی دین بوون لەخوا بەزای بێ ژیانی لادێ ئێستا کە سەیری لادێکەشمان کرد سەیرەکەی 34 ماڵێک ڕەنگە بەتەواوی بمێننەوە لەم لادێ گەورەیە ینی ژیانی لادێ خۆشتر نییە لە ژیانی ناوشار زۆر مامەستاوەڵا ژیانی لادێ شتێکی دەگمەنە ینی هەموو کەسێک ناچێتە ژێرباری ئەوەی کە بڵێ لادێ ئاژیم بەڵام هەشە خەڵکێکەیە حەزی لێتی ئەزێ من کۆسەر لە خۆم زیاتر ئێستا تەلەڤیزیۆن جامعەیە بەخواوە تا حەزی لە وڵاخ و لای لادێکە و لە شتێک لەبەرەوەی کە ئەمەمان هەڵبژاردەوە بەڕاستی حەزمان لێرە سێوت کرد و پێنجی بەیانی هەڵەسم چەند خۆش ئینسان زوو کە هەڵەسێ بۆ نوێژی بەیانی لەم لادیا جا نوێژێک لە کەش و هەوایەکی زۆر پاک و تەمیزە کە هەرچی درەخت و دار و بەردی هەیە لەو بەیانێت تەسبیحاتەکە ئەو نوێژە زۆر جایە لەو نوێژی کە لە سلێمانیایکەیت ئەو بەیانی زووە کە هەڵەسی چەند بۆ سیحەت و بۆ لەش ساغی ئینسان چەندێک گەورەی ئەوەنەش بۆ لایەنە ڕۆحی وەڵا سوپاس بۆ خوا هەتا بڵێ شتێکی خۆش بەیانێکی سووک هەر ینی نازانی کە ئەڕۆی توێیت و ئەچی من ڕۆژی وایە سێ چوار جارەچمە ئەم سەر شاخانە و یەمە خوارە و یین و ئەڕۆین و سوپاس بۆ خوا هیلاک نابین و ئەمە چییە دڵمان پێخۆشە ینی شتەکە کە دڵ پێخۆش نەبوو ناکرێ بەڕاستی بەڵام سوپاس بەخوا دڵمان پێخۆشە و حەزمان لێتی و توا لێرە لێ دانیشتین پەنا بەخوای گەورەیە گرین و حەمد و سەنای خواکەین ئینشاءڵڵا لەسەر نیعمەتەکانی سوپاسی خواکەین خوای گەورە دامەزراوتان کە ئینشاءڵڵا ڕزقی واسعتان با و لەشتان ساخە ئینشاءڵڵا سەربەرز منیا خوا گەشتێکتان وا بێ کاک سپاستانەکەین ڕەبی بەخێر بێن سەر چاومان بێن زۆرمان پێ خۆش بوو یاخوا بەخێر خوا بێ بن کاک وسرگیان خوازراتان بات و عەزیتمان زۆران یا خۆمەڵتان ئاوا بێ ئینشاءڵڵا خاکی مدینە باوە